بێنەرانی عزیز لە هەرکوێکن سڵاوی ئەمەتان لێ بەوەم کاتتان باش. زۆر خۆشحاڵم ئەمڕۆژ بە ئێوەی ئازیز شاد دەبینەوە بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانی لەبەر گرنگی مانگی ڕەمەزانی پیرۆز لەبەر بابەتە جوانەکانی پێمان خۆش بوو تەواوی پرۆگرامی ئێواری سلێمانی بابەتەکانی دیاری بکەین بۆ ئەو مانگە پیرۆزە و بۆ ئەمڕۆژ لەسەر گرنگی ڕۆژوو ئەو مەرجانە چین کە ڕۆژوو دروستی لەسەر بنیات ئەدرێ. میوانداری زۆر بەڕێز مامۆستا مەلا موختار زەردۆییمان کردووە کە بەڕێزیان پێشنۆژ و وتارخوێنی مزگەوتی شێخ فەریدن ئەمڕۆ لای ئێمە میوانە. مامۆستاکیان بەخێر بێ سەرچاو. سپاستان دەکەم. سپاس بۆ تۆش. تاعات و عیبادەتمان لێ قبوڵکە ئینشاءڵڵا. ئامین ئینشاءڵڵا. مامۆستاکیان سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێ یەکەم بزانم گرنگی ڕۆژوو بەگشتی لە قورئانی پیرۆزدا و گرنگی ڕۆژوو لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا لەکوێدایە چۆن باس کراوە لە ئاینی ئیسلامدا. بەناوی خوا درود و هێمنی بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم یار و یاوەرانی تا ڕۆژی دوایی. لەبارەی گرنگی ڕۆژوو خوا لە قورئانە باسی ئەکات ئەفەرمێ وئان تەصوموا خەیر لەکم. ڕۆژ و گرتن خێرە و چاکە بۆ ئێوە، یعنی بەرژەوەندی تایە بۆتان قازانجی لێ ئەکەن. ئەم قازانجە کە خوا لە قورئانە باسیەکە قازانجێکیان دنیاییە، چونکە بە ڕۆژ و گرتن پێغەمبەری خوا فەرمێ صوموا تەصیحوا، ڕۆژوو بگرن لەش ساغە بن. قازانجەکەی کەشیان قازانجی قیامەتە، تۆ ڕوکنێک لە ڕوکنەکانی ئیسلام جێبەجێ ئەەکەی کە ڕوکنێکت جێبەجێ کرد بەڕاستی بۆ قیامەتی ئینسانی موسڵمان زۆر چاکە، بۆیە هەم بۆ دین و هەم بۆ دنیا ڕۆژوگرتن قازانجی هەیە. خوا لە قورئانە فەرمێ یا ئەیها الذین آمنوا کتب علیکم الصیام کەما کتب علی الذین من قبلکم. خوای پەروەردگارە فەرمێ ڕۆژوو واجب کراوە لەسەرتان وەکو چۆن لەسەر ئومەتانی پێشوویش واجب کراوە. ئومەتانی پێشوو جگە لە موسڵمان باقی ئومەتەکانی تریش ڕۆژویان لەسەر واجب کراوە وەکو ئێمە. ئەوانیش هەر مانگی ڕەمەزانیان لەسەر واجب کراوە، بەڵام ئەوان کە دەستکاری دینەکانیان کردووە جاری وا هەبووە گەر پادشایەکیان نەخۆش کەوتی بێ نەزریان کردووە ئیتر ئەواسی ڕۆژەکە دە ڕۆژی تریە خەینە سەر نەزر بێ ڕۆژوو خەڵک بیگرێ لەبەر خاترێ جەناوی پاشا باش بێتەوە. مەسەڵەن سی ڕۆژەکان کردووە بە چلچلەکان کردووە بە 50 ڕۆژووەکانیان وا لێ کردووە دەستکاریان کردووە لەسەر سیەکە نەماوەتەوە، بۆیە ڕۆژووی ئەوان ئێستەوەکو ڕۆژووی ئێمەنیە. ئەگینا ئومەتانی تریژ وەکو گاور و جوولەکە و باقی دینەکانی تر کە ئاسمانی بوون خوا لە قورئانە فەرمێ لەسەر ئەوانیش واجبمان کردووە. بۆیە ئومەتی ئیسلامیش ئێمەش مانگی ڕەمەزان لەسەرمان واجبە نەک 30 ڕۆژ. جاگەر مانگەکە 29 بێت ئەگەر 30 بێ هەرچەند ڕۆژ بێت ئەو مانگە واجبە لەسەر ئینسانی موسڵمان لە ساڵێکە ئەو مانگە بە واجبی ئەبێت تایە بە ڕۆژوو ببی. باشە مامۆستاکیان بزانم کێن ئەو کەسانەی کە ڕۆژوو فەرزە لە سەریان و پێویستە بە ڕۆژوو بن. ئەو کەسانەی کە ڕۆژوو واجبە لە سەریان لە شەرعا فەرمێ وجوبه علی کل مکلف. ئەبێ کەسەکە تەکلیفی لەسەر بێت، نابێت بۆ نمونە ئەبێ عاقڵ بێت. یعنی ئەگەر کەسێکە کە شێت بێت کە عەقڵ و ژیری نەبێت ڕۆژوو لەسەر ئەو کەسە واجب نییە. بۆیە لە شەرعا فەرمێ واجبە لەسەر ئەو کەسەی کە عاقڵە و ژیرە ڕۆژوو بگرێ، یعنی شێت لەسەری واجب نییە. وهروەها واجبە لەسەر کەسێکە باڵغ بوو بێت، ئەگەر بێت و باڵغ نەبوو بێواتە منداڵ ڕۆژووی لەسەر واجب نییە و ڕۆژوو ناگرێت. و ئەبێ ڕۆژ ئەو کەسێش کە ڕۆژوو ئەگرێ بێ موسڵمان بێت، کەسێکە موسڵمان نەبێت لەسەر دینی ئیسلام نەبێ و ڕۆژوو لەسەری واجب نییە، چونکە ئەگەر بیشی گرێت چونکە موسڵمان نییە هیچ قازانجێکی لێ ناکا. بۆیە ئەگەر کەسێک بە ڕۆژوو نەبوو لە مانگی ڕەمەزانە وتین لەبەر ئەوەیە کە من لەسەر دینی ئیسلام نی، مەسەلە دینێکی کە هەبوو گاور بوو یا جوولەکە بوو یان هەر دینێکی تریە بوو، تۆ ناتوانیت تەکلیفی لێ بکەی بڵێ ئەبێ بە ڕۆژوو ببی، چونکە ئەوە مافی خۆیەتی و لەسەر دینی ئیسلام نییە. ئەم جارە فەرمێ مطیقن لەهو، تااقەت و توانای ڕۆژوگرتنی هەبێ. کەسێکە نەخۆش بێ لەبەر نەخۆشی نەتوانێت بیگرێ ئیش واجب نییە ڕۆژوەکە بگرێت. یان کەسێکە پیر بێت لەبەر پیری ناتوانێت بیگرێ ئەویش واجب نییە لەسەری بە ڕۆژوو ببێ. بۆیە شریعەتی ئیسلامە فەرمی ئەو کەسانی کە ڕۆژویان لەسەر واجبە ئەو کەسانن کە ئەم مەرجانەی بۆ داناوە کە ئەبێ ژیر بێ، کە ئەبێ باڵغ بێ، کە ئەبێ موسڵمان بێ، کە ئەبێ توانای هەبێ لەش ساغ بێ، ئەبێ ئەو کەسانە بە ڕۆژوو ببن لە مانگی ڕەمەزانە. باشە مامۆستا باسی ئەوت کرد کە یەکێک لەو خەڵانەی کە پێویستە کەسەکە تیا بێ ئەبێ باڵغ بێت.
بۆ نمونە ئێستا من کوڕەکەی خۆم 10 ساڵە حەزەکە بە ڕۆژوو ینی پار زۆربەی لێگرتووە پار مناڵتر بوو حەزمە کرد بۆ نمونە ڕۆژە ناڕۆژە بگرێ بۆی ینی تەمەنەکەی مناڵ بوو بەڵام ئەم ساڵ حەزەکە بڵین هەمووی تا ئێستا چەند ڕۆژ ڕەمەزان ڕۆشتووە بە ڕۆژوو بووە تەمەنی 10 ساڵە ینی نازانێت چی پێ بڵێ حەز ئەەکەی حەزە ئەلەتەوە بۆ بە ڕۆژە بیم بامیش بە ڕۆژوو بم بۆ نمونە باوکم بۆ بە ڕۆژێ بێ بامیش بە ڕۆژوو بم بەڵام تەمەنەکەشی ئەوەیە کە ئەڵەی پێش باڵغ بوونە ئێمە چۆن ڕێنمایی وەکو دایک و باوکێک چۆن ڕێنمایی مناڵەکانمان بکەین کە تەمەنێکی مناڵیانەیە بەڵام حەزەکەن ئەو فەرزە ئاینیا جێبەجێ بکەن وەلا ئێستاشە کاتی قوتابخانەیە بۆ نمونە بۆ پاشێوان هەڵستی بەیانیان خەبەری نابێتەوە تەمەنەکەی مناڵە پێویستی بە وزەیە پێویستی بە خواردن ئێمە دایک و باوکان چۆن ڕێنوێنی مناڵەکانمان بکەین کە لە تەمەنێکی مناڵتران و حەز ئەکەن بە ڕۆژوو بن سەرەتا ڕاهێنان لەسەر ڕۆژووگرتن ناڵێن بۆ 10 ساڵ گەورەیە مناڵ نییە بەڵام بۆ مناڵێکە بچووک بێ بۆ ڕاهێنان تۆ توانی پێ بڵێ تۆ تا نیوەڕۆ لەسەر دوواجب یا توانی بڵێ لە نیوەڕۆ هەتا ئێوارە لەسەر دوواجبە لەبەروی مناڵە با ڕابێت لەسەر ئەوەی کە ڕۆژوو بگرێ بەڵام لە عینی کاتیشا مەجاریشی پێ بدەیت کە مەسەلەن شت بخوا یا مەسەلەن بە فڵانە شت ناشکێ ئەو بۆ مناڵ ئەتوانیت بۆ ئەوەی کە مەسەلەن بڵێن لە حاڵەتێکی نەفسی بۆ ئەو مناڵە دروست ببێ ئەمساڵ من ڕۆژوم گرتووە بۆ نمونە مانگە ڕەمەزانم گرتووە چونکە ئەو مناڵە لە کاتێکە کە ئەڵێ من ئەمساڵ بە ڕۆژوو بووم وەکو حاڵەتێکی نەفسی بەڕاستی ئەو مناڵە قازەنجی لێکات تەنانەت لە ڕووی جەستەی وە گەشەی جەستەیشی پێکات چونکە حاڵەتێکی وای بۆ دروست بووە کە ئەویش یەکێکە لە کۆمەڵگاکە ئەویش لەگەڵ کۆمەلگاکە ڕۆشتووە یعنی واجبە لەسەر دایک و باوک ئەو مناڵە گەشەی پێ بدەن گەشەکە جاری وا هەیە لە ڕووی پەروەردەییەوە ئەو مناڵە وا هەستکە کە ئەم عیبادەتی ئەنجام داوە وەکو دایکی یان وەکو باوکی بەڵام بۆ ئەو مناڵێک کە تەمەنی 10 ساڵە بەڕاستی تەمەنی 10 ساڵ وا لە مەرحەلەیەکە کە نزیکە لەوەی ڕۆژووی لەسەر واجب بێتەوە لەبەرەوە ناکرێ ئەم ساڵ نێڵی بیگرێ لەبەرەوەی لەوانەیە دەوتر 1-2 ساڵی داهاتوو ڕۆژووی لەسەر واجبە بێ لەوانەیە ئەو کاتێژ مەسەلەن تەمەڵی تیاکە بە دزی تۆ بیشکێنێ بۆیە وەکو ڕاهێنانێک با ئەو مناڵە لە تەمەنی 10 ساڵیە ئەبێ بە ڕۆژوو ببێت چونکە توانای هەیە بیگرێ ئەمە یەکەم دووهەمینیشیان بەرژەوەندی ئەو مناڵە وا لە ڕۆژووگرتنەکە ئەگەر ڕۆژوو بگرێت لە ڕووی تەندروستیەوە ئیسیفادەی لێکە هەم بۆ مێشکی باشەوە هەم بۆ جەستەی باشە مناڵ بە تایبەتی کە شەکر زۆرە خوا شیرینی زۆرە خوا چەوری زۆرە خوا سوورۆکرا و زۆرە خوا لەبەرەوەی ئەو شتانە خوا جەستەی ئەو مناڵە توانای نییە بەرگەی ئەو هەموو شەکر و چەوری و سوێری و ئەوانە ناگرێت ئەگەر بە ڕۆژوو ببێ بۆ خۆی لە ساغە بێ و باشتری ژەبێ بۆ مناڵەکە زۆر باشە مامۆستاگیان باسی ئەوەت کرد کە ئەو کەسانێکیان کە ڕۆژویان لەسەر فەرزە و باسی ئەوەشت کرد بە هەمان شێوە ئەو کەسانی کە ڕۆژویان لەسەر فەرز نییە ئەو کەسانی کە ڕۆژویان لە سەرفەرز نییە چۆن ئەتوانن دوای ئەوە ئەو کەسانەکیان کە ڕۆژوەکە بگرنەوە دوای ئەو بۆ نمونە خانمانی دووجیان خانمانی کە شیر درن ئەو کەسانە بۆ نەخۆشن نەخۆشیێکی کاتیان هەیە ئەمانە چۆن ئەتوانن ڕۆژوەکەیان بگرنەوە فیدیەکەی چۆن بن چی بکەن لەو کاتەیە ئەو کەسانەی کە ڕۆژوو ناگرنەوە باشە کەسێکە کە لەبەر پیری ڕۆژووی نەگرتووە تازە خودای ڕەمەزان گەنج نابێتەوە کە لە ڕەمەزانە نەتوانێت بیگرێت لە دوای ڕەمەزانیشان نایگرێتەوە یان کەسێک کە نەخۆشینێکی مزمینی لەگەڵایە هەمیشەییە کابراگەل ئومێدیەوەی لێ ناکرێت تازە نەخۆشینەکە نەخۆشینێکی درێژخایەنە و لەوانەیە تا ڕەمەزانەکەی کە چاک نابێتەوە بۆیە بەڕاستی ئەو جۆرە کەسانە ڕۆژوو هەر ناگرنەوە ئەوان بەستەنها کەفارەتی ڕۆژوەکەیان ئەدەن فیدیە ڕۆژوەکە ئەدەن ئەو کەسانی کە ڕۆژوو ئەگرنەوە ئەو کەسەیەکە ڕێبوارە بەس بۆ سەفەرێک ڕۆیشتووە مسافرە سەفەرێکی دووری کردووە کە مەسافەی قەسوور جەمعی تیا بێت ئەو کەسە بۆی هەیە و ئەتوانێت کە لە مانگە ڕەمەزانە بە ڕۆژوو نەبێ بەڵام دوایی مانگە ڕەمەزانە بێ بیگرێتەوە یان ئەو ئافرەتەی کە لەبەر ئەوەی کە سکی هەیە یان ئەو ئافرەتەی کە شیر ئەدا ئێستا لەبەر شیری مناڵەکە ئەگەر بێت و بە ڕۆژوو ببێ لەوانەیە شیری کەم پێ بێ و نەتوانێت مناڵەکەی تێر بکە ئەو کاتە ئەو ئافرەتش ئەگەر لە بەرخاتری شیرەکە یان لە بەرخاتری سکەکە ڕۆژۆکە بشکێنێ ئەوە دوو دانەی لەسرە چونکە لەبەر خۆی نییە لەبەر مناڵەکە ڕۆژۆکەی شکاندووە ئەو کاتە هەم ئەیگرێتەوە و هەم ئەبێ کەفارەتی شیردا بۆیە بەڕاستی یانی ئەمە من بۆیە ئەم قسەیەکەم حەزەکە
مسلمانان جوان تەرکیز بخەنە سەر و قسەیەی من بەڕاستی کۆمەڵی خەڵک هەیە لەوانەیە شارەزاییەکی تەواوی نەبێت لە شەرعا بەڵام وا ناسراوە لە ناو خەڵکە ئەمە بانخوازە بەڵام ئاگای لە بابەتە شەرعیەکان نیە بۆیە ئەم قسەیەکەم چونکە لە ماوەی ڕابردووە چەند ڕۆژی ڕابردوو یەکێک لەو بانخوازانەی کە ئاگای لە شەرع نییە بەس تەنیا خەتیبە بەس قسە ئەکاو شەرعەکە نازانێ ئەیەوێت وتویانە هەر کەسێک شیر بدایان هەر کەسێک حامیلە بێت ئەبێ بەس فیدیەکە بدا و نایگرێتەوە ئەو ئەیوت نەخێر ئەبێ بیگرێتەوە و فیدیە نادا قسەکەی ئەو هەردوو قسەکەی غەڵەتە لەبەرەوە ئەو کەسێک کە لەبەر خاتری غەیری خۆی ڕۆژوەکە ئەشکێنێ بۆ نمونە کەسێک کەوتوتە ئاوەکەی دوکانەوە ئاوی سیروانەوە خەریکە ئەخنکێ من خۆم هەڵەدەمە ئاوەکە لەبەرەوەی ئەو کەسە ڕزگار کەم لە مردن بە بۆنەی خۆ هەڵدانە ئاوەکە من ڕۆژوەکە مەشکێ چونکە بۆ یەکێکی کە ڕۆژوەکەم شکاندووە هەم ئەبێ بیگرمەوە هەمە بێ کەفارەتیشی بدەم ژن ئەگەر لەبەر خاتری سکەکەی ڕۆژوەکەی شکان هەم ئەبێ بیگرێتەوە هەم ئەبێ کەفارەتەکەشی بدا ئەگەر لەبەر خاتری شیردان بە مناڵ ڕۆژوەکەی شکان چونکە بۆ یەکێکی کە ڕۆژوەکەی شکاندووە هەم ئەیگرێتەوە هەم فیدیەکەیشدا کەفارەتەکەیشدا هەردووکی لەسەر واجبە ئەو شتانش کە کاتین زیاتر وانی بۆ نمونە دووگیان بوون کاتیە نۆمانگە و ئەبڕێتەوە بۆیە بەڵێ دوای ئەیگرێتەوە چونکە ئەو مەجای گرتنەوەی هەیە تەنانەت ئەگەر لە ماوەی ئەم 11 مانگەی دوای مانگی ڕەمەزانیش نەتوانێت بگرێتەوە لە ساڵی دواییە هەر ئەبێ بیگرێتەوە لە ساڵەکانی دواترا کار کاتێ مەجالی هەبوو بەڵام ئەو کاتە فیدیەکە زیاترەکە ساڵ بۆ ساڵ فیدیەکە زیاکە لەسەری و فیدیەکە زیابێ لەسەری بۆ ئەم ساڵیش 3500 دینار 3500 دینار دانراوە وەکو سەرفیترە و ئەوەنەیش کە سەرفیترەیە ئەوەنیش ئەدرێ بە کەفارەتە بۆ ڕۆژی بۆ هەموو ڕۆژێک 3500 دینار کەفارەتەکە دانراوە. زۆر باشە مامۆستا بزانم ئەو کەسانی کە ڕۆژوانن کە زمانمان بە ڕۆژوە ئێمەوە عادەتمان کردووە کە ئەمیشە کە ئەڵێن بۆ ڕۆژوین خۆمان لە خواردن و خواردنەوە تەنها دوور ئەخەینەوە زانم ئەو کەسانی کە ڕۆژوانن کە بە ڕۆژوون خۆمان لە چیتر دوور بخەینەوە ئەو شتانە چین کە ڕۆژووی پێ ئەشکێت ڕۆژوی پێشکێ جیایە لەگەڵەوەی کە خۆمان دوورخێنەوە خۆمان لە چی دوورخەینەوە و ئەو شتانەش چین کە ڕۆژوی پێشکێت و ڕۆژی پێ بەتاڵ ئەبێت تەبان سەرەتا ئەو شتانەی کە ڕۆژوی پێشکێت من ئەوانە باسەکەم جا دوای ئەوە باسی ئەو شتانەکەین کە ئەوانە چین خۆمانی لێ دوورخێنەوە چونکە بعضێشت هەیە ڕۆژوی پێ ناشکێت لە عینی کاتە خێر و بەرەکەتی ڕۆژوەکە ناهێڵێت و یعنی ئەگەر کەسێک ئەو شتەکە ناتوانێت بڵێ ڕۆژوەکەت بەتاڵە بۆیە سەرەتا من ئاماژە بەو شتانە ئەەکەم کە ڕۆژوەکەی پێشکێت یەکەمیان کاری سەررجەی ژن و پیا و هەر کەسێک کاری وا بکات کەفارەتەکەیشی مادام لە مانگی ڕەمەزانە شتی وای کرده بێت کەفارەتەکەیشی ئەبێت 2 مانگ لەسەر یەک بە ڕۆژوو بێت ئەمە بەڕاستی کارێکی نەشتیاوە هەم ڕۆژوەکەی هێشکێ و هەم کەفارەتێکی گەورەش ئەکەوێتە سەری دووەمینیان ئەو کەسەی کە بە هەوەس یعنی بە ویستی خۆی بە ئارەزووی خۆی لەشی پیس ببێت ینی بێتر بە هەر جۆرێک لەشی پیس ببێ مادام دەسەڵاتی خۆی تیابوو بێت ئەوێش هەر ڕۆژووی ئەشکێت خۆڕشاندنەوە کەسێ بە عەمدی خۆی بڕشێنێتەوە ڕۆژووی ئەشکێت واتە ڕشانەوە یەکێکە لەو شتانی کە ڕۆژوی پێ یەکێکە لەو بە عەمدی بەڵێ ئەگەر هاتوو عەمدی نەبوو ئەو کاتە ڕۆژووی پێ ناشکێت چونکە کابران نەخۆشە یا مەسەڵەن حاڵەتێکی بەسەر هاتووە ئەڕشێتەوە جاری وا هەیە ئافرەتە مەسەڵەن بڵێن بێزووەکە یاسکی هەیە مەسەڵەن یا حاڵەتێکی لەگەڵایە کە ئەڕشێتەوە ئەو کەسەی کە ئەڕشێتەوە مادام بە عەمدی خۆی نەڕشێنێتەوە بە ڕشانەوە ناشکێت بەڵام ئەگەر بە عەمدی خۆی بڕشێنێتەوە ئەویش ڕۆژوەکەی ئەشکێت هەر شتێ بگاتە بۆشایی جەستەی ئینسانەوە ئەگەر لە گەروەوە بێت یان جاری وا هەیە کابراچێتە ناو بەداخەوە لە مانگی ڕەمەزانە زۆر کەس هەیە بە تایبەتی لە ئەو وەرزانەی کە گەرمن لە ناو ئاوی وەکو دوکان وەکو مەسەڵەن لە شوێنەکانە مەلا کاچێتە ناو حەوزەوە ئەو کەسێک کە چێتە حەوزەوە ئەگەر بێت و لە پێش و پاشیەوە یان لەگەر مەسەڵەن لەوانەوە ئاو داخڵی جەستەی ببێ ڕۆژوەکەی شکێنێت هەروەها قەترە
بیکاتە گوێچکەی بیکاتە چاوی بیکاتە لوتی ئەگەر بگاتە قڕووگی ڕۆژوەکەی ئەشکێنە چونکە گاتە بۆشایی بەڵام ئەگەر بەس لە ناو چاویە بێت نەگاتە قڕووک ئەگەر بەس لە ناو گوێچکە بێت نەگاتە قڕووک بەشم بە مەرجێ نەگاتە ئەوێ بەس لە دەرەوە بێت هیچ کێشەیەکی نییە و ڕۆژوەکە ناشکێنێ هەر شتێ بگاتە ناو بۆشایی جەستەیەوە ئەیشکێنێ بۆ نمونە دەرزی کەسێکە دەرزی ئەدا نەخۆشە ئەوێ دەرزی بدا دەرزی نایشکێنێت ئیلا کاتێک ئەیشکێنێ ئەو دەرزیە دەرزیەکی وزە بەخش بێت مقەوی بێت ئەگەر مقەوی بە وزە بەخش بوو چونکە بعضیە کەس هەیە بعضیە دەرزی هەیە ئەو ئینسانەکە یا لە خۆی لە تینوێتی نەجاتێدا لە تێری ڕانی ئەو ئینسانە وزەی پێدا وزە بەخش بێت نابێت ئەوە ڕۆژوەکەی پێشکێت بەڵام غەیری وزە بەخشەکان دەرزیەکە بەستە ناوەکو چارەسەرێک وەکو عیلاجێک بەکاری بێنێ ئەو کەسەی ڕۆژووی ناشکێت هیچ کێشەیەک تیانە چونکە دەرزی ناچێتە ناو بۆشایی جستەوە و بەستەنا لەکەوێت ئەچێتە ژێری پێستیەوە ئەو کاتە جاری وا هەیە ئافرەت خەریکی چێژلێنانە دووکەڵ و ئەوانەی بە تایبەتی ئەو کەسانەی بە دار و بە ئەو شتانە ئاگرەکەنەوە ئەو دووکەڵی کاچێ بەسەریا چونکە دووکەڵ جورمی هەیە دووکەڵ تۆ گەر شتێ دابنێ ڕەشیەکە وانە دەیت ئەو ڕەشاییە قو دەدەیتەوە ئەگەر مەسەلەن بڵێن بە دووکەڵەکە لا ئیرادی بێویستی خۆت نەبێت بە لا ئیرادی بێت کە ئافرەتێک ناچارە مەجبورە نان بکە لە عینی کاتا دووکەڵی هەیە مەسەلەن نانەکە ئەو کاتێک کە ئەوانە چێ بەسەر بەدەمیایە بە لە لوتیەوە داخلی هینێ بێ و هەڵی ئەمژێتەوە چونکە لا ئیرادیە نایشکێنێ بەڵام ئەگەر بە عەمدی بێت بۆ نمونە پیاوێک بڕوا لە لای ژنەکە دابنیشێکە دووکەڵێکە کات ئیتر بۆ نانکردنە بۆ چێژدێنانە یان بۆ هەر شتێکی ترە مادام ئەو دووکەڵە هەڵبمژێتەوە بۆ دووکەڵەش ڕۆژوەکەی ئەشکێنێت یا بۆ نمونە جگەرەش خۆ دووکەڵە لە عینی کاتە ئەگەر هاتوو کابرا جگەرە بکێشێت ڕۆژوەکەی ئەشکێت ئەمە یەکەم یان ئەگەر بچێت لە لای کەسێکی جگەرە کێشەوە دابنیژێکە ئەو دووکەڵەکە ئەکا دوایی ئەیداتە دەرەوە ئەیکاتەوە بە سەرچاوی ئەمە ئامیش هەڵی ئەمژێت ئەوش دووکەڵەکەی خواردووە بۆیە دووکەڵ ئەیشکێنێت بەڵام بۆ ئافرەت کە ناچارە چێژ لێ بنیە و هەر ئەبێت لە دەوری دووکەڵەکە بێ بۆ ئەو ڕوخسەت هەیە و ئەتوانێت بە گوێرەی زەرورەت لە دەوری ئاگرەکە بمێنێتەوە و زەرەری نییە بووی زۆر باشە ئەگەر کەسێک مەسەلەن بڵێن ڕۆژەکە ڕۆژێکی تەپ و تۆزاویە تۆزێکی زۆر هەیە ئەی تەپ و تۆز ئەگەر بچێتە گەروی ئینسان و ڕۆژووی پێشکێت چونکە ئەویش جورمی هەیە ئەویش هەیە ئەو تەپ و تۆزەکە ئەیخواتەوە ئەیشکێنیە ئیلا کاتێک نەبێت ئەم لا ئیرادی بێ بۆ نمونە ڕەشەبایل و لاوە هەڵی کردووە ئەم ئەوێ قسەیە کاشتێ بکات دەمی بڕێ و ئەچێتە دەمی و ئەوەی بەبێ ویستی خۆیەتی ئەوە کێشەی نییە یا جاری وا هەیە مێشێک لە دوورەوە یە خۆیەکا بە قڕووکی کابرایە ئەمەش دەسەڵاتی نییە بەڵێ کە چونکە بە ویستی خۆی نەبوو ئیشەڵا و ڕۆژوەکەی ناشکێ بەڵام ئەگەر کەسێک خەیات بێت یا کابرا جلەکانی خۆی ئەدوورێتەوە تاڵێ دەزوو ئەهێنێت ئەم تاڵە دەزوو ئەی کابە دەرزیەکە تاڵە دەزووەکە خاتە دەمی تەڕە بێت ئەیەوێ بیکا بەینەکە پێوەی ناچێت ئەگەر دووبارە ئەم تاڵە دەزووە بخاتەوە دەمی و تەڕایەکەی خۆی کە هاتووەتە دەرەوە دووبارە بچێتەوە بە دەمیە تێکەڵی تفولیکەکەی خۆی بێتەوە ئەو تەڕایە بخە ڕۆژەکەیشکی لێرە مەبەستێکم هەیە چونکە لە شەرعا فەرمێت ومن ڕەتەبە خەیتەتەن بۆ ئەوەی کە ئەو کەسانەی کە با دوای کابرا وا نەڵێ شەرع وا فەرمێ ومن ڕەتەبە خەیتەتەن بفەمه فأخرجه ثم مجه فيبطل به هەر کەسێک تاڵێ دەزوو بیخاتە دەمی کە هێنایە دەرەوە ئیتر ئەو تەڕاییە بووە بە جیا بووەتەوە لە جەستەی ئەم تازدەت حسابی تفی ناودەمی بۆ ناکرێت دووبارە بیخاتەوە دەمی ئەم تاڵە دەزووە ئەگەر بێت و ئەم تەڕایە بچێتەوە بۆ ناو تفەکەی و لەگەڵ تفەکەی قوتی بداتەوە ڕۆژوەکەی پێشکێت مەبەستەکەی من ئەوەیە زیانێری شەرعە ئەوە بۆ لای ئەو کەسانەی نەتان بیستووە ئەوە لێرە بە دوامەلا بانکەن شت زۆرە بیستنی شەڵاش دەستە خۆش بێ بەڵام مەبەستەکەی من لێرە مەبەستم تاڵە دەزووەکە نییە بەتەنها مەبەستەکەی من لێرە سیواکە زۆر کەس هەیە سیواک بەکارە هێنێ ئەڵێ با بە سیواک بەس لە دەمایە ڕۆژوو ناشکێنێ ئەوە بەقەدەر 100 تاڵە دەزوو
ئەبێت لە کاتێکە ئەو سیواکە کە ئەو کەسەی کا بە دەمیا تەڕە بێت وایە ئەگەر هێنایە دەرەوە ئیتر ئەو تەڕایە لە دەرەوەی دەمی تۆ ئیتر تازەهی تۆ نییە ئەگەر دووبارە بیخاتەوە دەمی و سیواکی پێ بکە ئەو تەڕاییە تێکەڵی تفولیکی خۆی بێتەوە و قوتی بداتەوە ڕۆژۆکەی شکێنێت باشین لە مانگی ڕەمەزانە سیواکیش بەکارمێنێت سیواک لە شەرعا فەرمێت لە پێشنەوە ڕۆقەی ناکات بەڵام بەو مەرجە سیواکەکە بە وشکی بیخەیتە دەمت بەکاری بێنە هێناتە دەرەوە دووبارە نەیخێتەوە دەمت نابێت دووبارە ئەو سیواکە بخرێتەوە دەم ئەگەر بیخاتەوە دەمی دووبارە ئەو تەڕایە بچێتەوە ناوی ئەیشکێنێ ئەگەر سیواکەکەی هێنایە دەرەوە جوان جوانێ وشکی کردەوە دووبارە بەکاری هێنایەوە ئەو کاتە کێشەی نییە باش مەبەستی من ئەو تەڕایەیە کە نابێت عینی بکات باشە و هەروەها کەسێک لە کاتی دەستنوێژگرتن خۆی واجب نییە ئاو بدەی بە لووتا یان بەدەما هەر لە ناو دەستنوێژە واجب نییە ئاو بدەی بەدەم و لووتا سونەتە ئاوی پیا بدەی بۆ کەسێکە بە ڕۆژوو نییە بەڵام بۆ کەسێکە بە ڕۆژوو بوو ئەگەر ئاو بدا بەدەمیات بیکا بەدەمیا و بیکا بە لووتیا تێکەڵی تفولیکەکەیە بێتەوە دوای دووبارە ئەو ئاوە لەگەڵ تفولیکا چێتە خوارەوە ئەگەر باش نەیتفێتەوە باش خۆی نەکە ڕۆژوەکەیشی پێیشکێت بۆیە لە مانگی ڕەمەزانە خۆی بپارێزێلەوەی کە ئاو بدا بەدەم و لووتیا بەڵام ئەگەر کەسێک کەڵەشاخی گرت چونکە کەڵەشاخ خوێنەکە یەتە دەرەوە ناچێتەوە ناو جەستە کەڵەشاخ کێشەی نییە ئەو کەسە ڕۆژووی ناشکێت باش لە مانگی ڕەمەزانە بعضێک کەس هەیە ئەڵێ بە ڕۆژووم نینۆک ناکەم موو لە خۆم ناکەمەوە نینۆکردن و موو لە خۆکردنەوە هیچ کاریگەری نییە لەسەر ڕۆژوو من پێم وایە ئەگەر ئینسان بە ڕۆژوو بێ و لە خۆی بکاتەوە باشترە جگەرە پاک و تەمیزیەکە ئەو مووەی کە لە جەستەی تۆ ئەبێتەوە ئەگەر بە ڕۆژوو بیت لە ڕۆژی قیامەتا بەو حاڵە ئەگەڕێتەوە کە بە ڕۆژوو بوویت بۆیە لە کاتێکا کە بە ڕۆژووی زۆر ئاساییە سەرچاکردن و لە خۆکردنەوە نینۆکردن ئەمانە هیچ زەکاریگەریەکی خراپی نییە لەسەر ڕۆژوەکە بەڵکو لە ڕۆژی قیامەتە ئەو ئەندامەی جەستەی تۆ کە ئێستا لە تۆ جیابێتەوە بە ڕۆژوویت لە ڕۆژی قیامەتە بەو حاڵاوە گەڕێتەوە بە تۆ کە بە ڕۆژوویت بۆیە بەڕاستی باشتر وایە زۆر ئاساییە بە ڕۆژا نینۆک لە خۆی بکاتەوە و مۆکان لە خۆی بخاتەوە بەڵێ زۆر باشە بەڵێ ئەوە ئەوانەی ئەمە بەڵام ئەو شتانەی کە ئەبێ ئێمە دوورگیری لێ بکەین باشە چکە ئەمە ئەو شتانە بوتمان کە ئەیشکێنێ و بازێکیش لەو شتانەمان باس کردووە کە ئینسانە بێ دوورگیری لێ بکە بۆ ئەوەی کە ڕۆژوو نشکێنێ یەکێک لەو شتانەی کە خێر و بەرەکەتی ڕۆژوو ناهێڵێت یعنی ئەو ڕۆژوە تۆ ناتوانانی بڵێ فلانە کەس ڕۆژوەکەت بەتاڵە بەڵام لە لای خوا ڕۆژوەکەی قوبوڵ نییە ئەو کەسەیە کە جنێو ئەدا لەم بە کاتێکە کە بە ڕۆژووە ئەو کەسەیە کە غەیبەت دەکا ئەو کەسەیە کە ناوی خەڵقی هێنێ ئەو کەسەیە کە دەمی خۆی ناگرێت بەڕاستی زۆر کەس هەیە کە دەمیان لە کوردی خۆمان ئەڵێ شڕە گوێی نایەت جاری وا هەیە بانگەکات مەسەلەن یەکێک بانگەکە هاتی و فڵانە کەس جانی بە جنێو بانگەکەن یەکتری بە تایبەتی گەنجەکان ئەو کەسانە کە ئاوەهاکەن خوای تەعالا محتاجی ئەوە نییە کە ئینسان خۆی تینوو بکە یان خۆی برسی بکە بەڵێ ئینسان کاتێکە بە ڕۆژوو ئەبێ بە ڕۆژوو بێ لە تەواوی ئەو شتانەی کە خوا پێی ناخۆشە بۆیە بەڕاستی ئینسانی موسڵمان یەکێک لەو ئەندامانەی جەستە کە زۆر زۆر گرنگە بیپارێزێ زمانە لە قسەکردن لە شتی نەشیا و کە نابێت شتی نەشیا و باس بکە دووەمینیان چاویەتی کە ئەبێ لە ئاستی حرامە بەکاری نهێنێت ناتوانێت گەر کەسێک سەیری کەسێکی کرد بڵێ فلانە کەس مادام سێرت کردو ڕۆژوەکە شکاوە چونکە لە شەرع لە موبتیلاتی سەوم لەوانەی کە ڕۆژوو ئەشکێنێ نەیفەرمووە مەسەلەن ئەمانە ڕۆژوو ئەشکێنن بەڵام لە ئەجر و پاداشت و خێر و بەرەکەتی ڕۆژوەکە کەمی ئەکاتەوە و ئیسیفادەی لێ ناکا ئەو کەسە ماچکردنی مناڵ بەڕاستی جاری وا هەیە ئەم مناڵە دەموچاوی مەسەلەن لەوانەیە شیرینی پێوە بێ لەوانەیە شتێکی پێوە بێ ماچکردنی مناڵ لە شەرع فەرموێ ماچکردن مەکروهە باش نییە ئینسان خۆی بپارێزێت لە ماچکردنی مناڵ لەبەرەوە بەڵام ماچکردنی دایکی مناڵەکە حرامە چونکە لەوانەیە مەسەلەن لە ماچەوە بگاتە قاچ و تووشی داوانێکی گەورەتریش ببن بەڵام بەنسبەت مناڵەوە بۆ مناڵەکەیش مەکروهە باشتر وایە کە ئەو دایک و باوکە مناڵەکانی خۆشیان ماچ نەکەن یان جاری وا هەیە دوو کەس بە یەکتر یەگەن کە ماوەیە کە یەکتریان نەبینیوە ماچی ئەگەر ماچی مستەقەفانە بیاوە بەس ڕوومەتیانەنیان بەیەکەوە لە دوورە شەقەی لاڵەچێنی ئەوە قەی ناکە بەڵام ئەو ماچەی کە وەکو کەڵە شاخی وە بکات کە دایک و باوک مناڵی خۆیان ماچەکەن ئەوانە
مەکروهە و کارێکی خراپەوە نابێت ئەبێ خۆی ڕەمەزانی شەما وەسایسا پەتاژ لە ناوایە و هەڵبین عنی زۆر لەو شتانە و باوشگرتن و ماچ و ئەنی ئەوانە تۆزە دوور بکەوینەوە. بەڵێ و هەروەها یەکێک لەو شتانەی کە مەکروهە و خراپە ئینسان لە مانگی ڕەمەزانە بێت دوورگیری لێ بکات بۆنە نابێ بۆن لە خۆی بدا ئینسان مەکروهە لە شەرعا فەرمیێ کەراهەتی هەیە چونکە ئەو بۆنە کاتێک کە کەسێک لە خۆیەدا جورمی هەیە بەڵام جورمەکەی من و تۆ نایبینی لە ڕێگەی هەواوە گوازرێتەوە تۆ بۆنیەکەی و هەستی پێەکەی ئەو بۆنە ئەڕاتەوە بە سەرودی ئینسان هەیە ئینسان خۆی بۆ خۆی نابێت بۆن لە خۆی بدات بۆیە فەرمیێ مەکروهە و کەراهەتی هەیە و خراپە ئینسان ئەبێت لە بۆن لە خۆدان ئەبێ خۆی بپارێزی. باشە مامۆستا یەک پرسیارم پێچ و پێش ئەوە پێ بڵم دەم و دانیشتن واتە ڕۆژوو ئەشکێنێ بۆ نمونە ئەگەر بە معجون بێت یا هەر بە ئاو بێت کێشەی نابێ شکێنێت با من قسە بۆ بکەم ئافرەت یەک چێژ لێ ئەنێت باشە بۆ ئەوەی بزانێت چێشتەکەی خوێ هەیە یان نیەتی ئەتوانێت ئەو چێشتە بیخاتە سەر زمانی تامی چێشتەکە بکە بزانێت سوێرە سوێر نییە ترشە توونە تاڵە پاشتەکە بزانێت چۆنە بەمەرجێ قوتی نایەتەوە دوای ئەوەی کە کردێ دەمی و تامی کرد بیتفێتەوە کێشەی نیە ئەو کەسەی کە دەمودانی ئەشوەریە بەمەرجێ نەڕاتەوە بۆ قوڕووی بەس لە ناو دەمیا بێت تەنانەت معجونیش بەکاربێنێ بەڵام معجون زۆرجار تاماوەکە ئەچێتەوە بۆ قوڕووک بۆیە ئینسان ئەبێ خۆی بپارێزێ لە معجون بەڵام شوردنی دەمودان ئەگەر بە معجونیش بێ بە مەرجێک نەگاتەوە بۆ قوڕووگی ئینسان و نەچێتەوە بۆ خوارەوە هیچ کاریگەریەکی نییە و زەرەری نییە بەڵام معجون جگە لەوەکە معجونەکەیە تامیشی هەیە زۆر تامەکەی ئەڕاتەوە ینی کەم بەکاربێنی بەڵێ ئەتوانیت بەڵام بەمەرجێ نەگاتەوە بە قوڕووک هیچ کێشەیەکی نیە و زۆر ئاسایی. باش مامۆستا باسێکی نوێژم بۆ بکە هەمیشکە باسی ڕۆژوو ئەکەین ئێمە باسی ڕۆژۆکە تاواکەین باسی پارشێوت بۆ باشە باسێکی پارشێوم بۆ بکە باشە باسی پارشێ و بەربانگیشم بۆ بکەوە ئەو کەسانش خێریان چییە کە ئامادەکاری ئەەکەن بۆ بەربانگ و بۆ پارشێ و خواردن ئامادە ئەەکەن بۆ خێزان کە هەمویان بۆ ڕۆژون تۆ دیفاع لە ژنەکەی ئەیچۆنەوە ئیشی خۆمە بەڵێ جا بەنسبەت پارشێوەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویە تەسەحەروا فإن في السحور برەکەت باشە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویە پارشێو بکەن چونکە پارشێو خوای تەعالا بەرەکەتێکی تێخا ئەو پارشێوە کە تۆ ئەیکەی بەرەکەتێکی خوایەتی ئەکەوێت لە ڕووی جەستەییەوە قازانجەکەی لەو پارشێوە ئەمە جگە لە قازانجەکە سوودێکی تری پارشێوی ژەوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویە فصل ما بين صيامنا وصيام أهل الكتاب أكلة السحر پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویە گاور و جوولەکە ئەوان کاتێکە بە ڕۆژوو ئەبن پارشێو ناکەن فەرموویە جیاوازی ڕۆژووی موسڵمان لەگەڵ گاور و جوولەکە پارشێوە بۆ ئەوەی کە ڕۆژوەکەی تۆ لە ڕۆژووی گاور و جوولەکە نەچیە شەو هەڵسە پارشێو کە ئەگەر خومی ئاویش بێت کە تۆ خواردتەوە ئیتر ڕۆژوەکەی تۆ جیاوازە لەوان لە ئاینی پیرۆزی ئیسلام هەیە یەکەم جار کە ڕۆژوو واجب بۆ ڕۆژوەکەی ئێمەش وەکو ئەوان وابوو ئێوارەکە بانگی مەغریبی داوە هەتا وەکو بانگی عیشا چەندێ فریاکەوتی بێت خواردو بێتت ئەوە بووە لە دوای بانگی عیشاوە بە ڕۆژوو بوون هەتا ڕۆژی دوای مەغریب بەڵام یەکێک لە ئەسحاب خەریکی جوودکردنە بێت نیوەڕۆ لە ئێوارە لە جوو دەگەڕێتەوە هەتا وەکو ئەگاتە ماڵەوە و خەریگە بێ و خەوی لەکەوە تا خێزانەکەی خەبەری بکاتەوە فریای ئەوە ناکەوێت ڕۆژوەکەی بشکێنێت وەیە دووبارە بە ناچاری ڕۆژی دوایی بە ڕۆژوو بوو ڕۆژی دوای خەریکی ئیشکردنە بێ خەریکی فەلاحەت و عەزیەت و هێلاکی بەڵێ ئەیتر سەحابەکە بۆ خۆی بێهۆشەکەوێ و حاڵی ناڕەحەتە بێ ئەیبن بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای تەعالا ئیتر بەزەییەتەوە بە ئومەتی ئیسلامە ڕۆژوەکەی ئێمەی جیا کردەوە لە باقی ئومەتەکانی تر ئیجازەی دا بۆ ئێمە ئەفەرمێ هەتا وەکو بەری بەیانی بۆتان هەیە خواردن بخۆن هەتا وەکو ئێمە خۆمان پێڵێن پارشێو نەک تا بانگی بەیانی چونکە لە ناو حەدیث فەرمودەی پێغەمبەرە هەیە صلى الله عليه وسلم صحابة هي على لخزمت في غمر أبوين صلى الله عليه وسلم تسحرنا مع النبي صلى الله عليه وسلم ثم قمنا إلى الصلاة لخزمت في غمر بارشو مان كرد دواي بارشو هل ساين بونيوش بله أما زيد كوري سابد يقررتوا أو فرمد برسيارن ليك روتين باشا لخزمت في غمر بارشو تان كروهاتن بونيوش ماوي بيني بارشو ونيوجك كان أبو فرمي بأندازي 50 آيات بيخواني يعني ئیمساک ئێمە خۆمان پێڵێن ئیمساک هەر لە زۆربەی مزگەوتەکانەڵێ ڕەحمەتان لێ بێ کاتی خۆگرتنەوەی لە خواردن و خواردنەوە ئیترمەی خۆن ئەو 50 ئاەتەیە یعنی ناکرێت کابرا بیخوا تا بانگەدا بەداخەوە ئێستا فتوای شەنداوەڵێ دوای بانگی شەر بخۆ
ئەمە دین نییە، ئەمە شەرع نییە، ئەمە ئەوە نییە کە لە شەریعە 1400 ساڵە بە ئێمە گرێشتووە، ئەمە ئەوە نییە، ئەمە فتوای تازەیە، دینی تازەیە، بەڕاستی ئێمە لەگەڵ ئەوانین. ئێمە ئەڵێن ئەسحابی پێغەمبەر فەرموویانە بە ئەندازەی 50 ئایەتی بمێنێ بۆ بانگی بایانی ئەبێت وازە خواردن و خواردنەوە بێنی، چونکە تۆ ئەبێت دەم و پاک بێتەوە، تۆ ئەبێ تامای خواردنەکە لە دەمتان نەمێنێ، نەگوەکو ئەوەی کە ئێستا لە کابرا لە دوای بانگی بەیانیش هەر بیخۆ و دروستە بیخۆیت. دوایش پرسیار بکە لە سایقی تەکسیەکەی خۆتان، ئێستا ئەوتی بە من وتی خزمێکمان وتوێتی لە قورعانە هەیە دوای بانگی بەیانیش هەرە توانی بخۆی، ئەسڵ و ئەساسی نییە تۆ واڵێ ئەو واناڵێ ئەوە لە دروستە، ئەو بە دروستی ئەزانێ، بۆیە پارشێوکردن 50 ئایەتی بمێنێ بۆ بانگی بەیانێ بێوازە خواردن ئیمساکانی خۆگرتنەوە لە خواردن و خواردن. ئەمە بەنسبەت ئەوە بەنسبەت ئێوارێش باشە. لەنا ئومەتانی پێشووە کاتێکە ئێوارە ڕۆژویان گرتووە ڕۆژەکانیان نەشکاندەوە توانە با بۆ دڵنیایی خۆمان خۆریش ئاوا ئەبێ نایشکێنین هەتاوەکو ئەستێرە هەڵیێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکا فەرموێت لا يزال الناس بخير ما عجلوا الفطرة. ئەم ئینسانە لە خێر و بەرەکەت ئامێنێتەوە بەو مەرجەی کە پەلە بکات لە ڕۆژ و شکاندنەکە، یعنی کە بانگی دا چاوەڕێ نەکات ئەستێرە هەڵبێت پێش ئەستێرە هەڵاتن، کە زانی خۆر ئاوا بووە و بانگی مەغریب دراوە و کاتی نوێژی مەغریبە یەکسەر کە بانگی مەغریبی دا و کاتی نوێژەکە هاتووە ڕۆژەکەی بشکێنێت دوای ئەوە نوێژەکەیشی بکات. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی ئەمە خێری زیاترە، ئەفەرمێت هەڵی مەگرن بۆ ئەوەی کە ئەستێرە هەڵبێت، ئەستێرەتان لێ دەرکەوێت دوای ئەوە ڕۆژوو بشکێنن. ئەمە ئەوە بەنسبەت ئەو کەسێشەوە کە ئامادەکاری ئەکات. پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە من ئێستا منم حەدیثە باسەکەم، چونکە ئێستا ئامادەکاریەکان زۆربەی پیاوەی کە ژن نایکا، ئەگەر ژن بیکردای باسم نایکرد، بەڵام لەبەرەوەی لە مەتعەمەکانە پیاوە، نانەوا پیاوە، دیڤەریەکان پیاوە، ئەم پیاوە ئەیگەێنێ، لەبەرەوە زۆربەی شتەکان سوپاس بۆ خوای چێشە پیاوەکو ژنەیکا، یعنی پس بارن پێ بێتر هەموو شتێک حازرەوە لە بەردەستە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی ئەو کەسەی کە ئامادەکاری بکە و خواردنی دروست بکە و بیدا بە کەسێکی ڕۆژوان، ئەو ڕۆژوانە چەندی ئەجری دەست بکەوێت، ئەو کەسێش ئەوە ئەجری دەسەکەوێت. ئیتر ئەگەر دایک لە ماڵەوە کە چێژ لێنێ ئەو عایلەیە چەند کەس بە ڕۆژوون ئەم خواردنەدا بەو کەسانە خێری ئەو هەموو کەسانە یەتەوە بۆ ئەو کەسەی کە ئەو خواردنەی ئامادە کردووە و ئەو ڕۆژیان پێشکاندووە. زۆر باش مامۆستاگیان باسێکی بە نوێژەکەشم بۆ بکەیت. باسی نوێژەکە خوا لە قورئانە فەرموێ ئەقیموا الصلاة وآتوا الزكاة، نوێژ و زەکاتی بەستووە بە یەکەوە، ڕۆژ و لەگەڵ نوێژە نەبەسراون بە یەکەوە، نەبەسراون. بەڵام خوا لە قورئانە فەرموێ ئەقیموا الصلاة وآتوا الزكاة، ئەو دوانە پەیوەندیان هەیە بە یەکەوە. بەڵام بۆ ڕۆژوەکە ئەو کەسێک کە پەیوەندی بە ڕۆژەکەەوە هەیە سەرفیترەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموێت هەر کەسێ ڕۆژووی گرت ئەو ڕۆژوەی جارێ قوبوڵ نییە، معلقە لە بینی عەرز و ئاسمانە، خوای تەعالی قوبوڵی ناکات تا ئەو کاتێ سەرفیترەکەیدا، کە سەرفیترەکەیدا بەرزێ بێتەوە بۆ لای خوا. بۆیە ڕۆژوو پەیوەندی بە سەرفیترەوە هەیە، نوێژیش پەیوەندی بە زەکاتەوە هەیە. زەکات بەبێ نوێژ قوبوڵ نییە، نوێژیش بەبێ زەکات قوبوڵ نییە. بەڵام کێ قوبوڵی ناکاوە ئیشی خوایە. ئیتر جاری وایە ئەگەر خوای تەعالی لێبوردن بۆ کەسەکە دەرکا. بەس من باسی زاهیری شەرعەت بۆ ئەەکەم کە ئەم دوانە نوێژ و زەکات ڕەبتیان هەیە بە یەکەوە، ڕۆژوو لەگەڵ سەرفیترە ئەمانە ڕەبتیان هەیە بە یەکەوە. بۆیە هەوڵ بدەین ئینشاءالله سەرفیترەکانمان لەبیر نەچێت لە مانگی ڕەمەزانە. جاری وا هەیە من لە دەڕۆژی سەرەتای مانگی ڕەمەزانە کەسێکی مستحقم دەسەکەوێ سەرفیترەکەی خۆمە دەم بە ئەو کەس کاتێکە کەسێکی مستحق دەستکەوت ئیتر سەرفیترەکە بدە. بەست خوا بە ئەوەیشمان بیر نەچێت سەرفیترەکە ئەتوانی بە پارە بیدەی و ئەتوانی بە خواردن بیدەی. ئەو خواردنەی کە ئەمڕۆ بەس لە سەرفیترەیە ئەدرێ برنجە، بەڵام مەبەستەکەی من ئەوەیە کە برنجی ئەمڕۆ دروست نییە بیدەی لە سەرفیترەیە، چونکە ور دەکرێ و ئەکرێ بە ئارد و دوای ئەکرێتەوە بە برنج. لە شەرعا فەرموویە ئەو کەسێک کە سەرفیترەدا ئەگەر گەنم بدابێ بە گەنمی بیدا بە ئاردی دروست نییە، بیکا بە ئارد لە سەرفیترەیە دروست نییە. بۆیە برنجەکەی ئێمە بووەتەوە بە ئارد و سەر لە نوێ ئەکرێتەوە بە مەعمەلە و لە مەعمەل ئەکرێ بە برنجی خڕی دەنگ درێژ و نازان بە برنجی یا خڕ یا دەنگ درێژ. بۆیە مادام ئەم برنجەی ئێستا ئەکرێتەوە بە ئارد و سەر لە نوێ دووبارە مەوادی تری تێکەڵەکرێ و ئەکرێتەوە بە برنج، جائیز نییە، دروست نییە، ئیلا ئەبێ ئەو برنجە بێ کە چاڵتوک بێ و کڕە کرا بێ و نەکرا بێ بە ئارد، ئەو برنجە درێ لە سەرفیترەیە. جگە لەو برنجەکانی ئەمڕۆ
با ناوی نێنم شەریکەکان لێمان عاجز نەبن کە ناونراوە برنجی فلان و فلان و فلان با نەبێ بە ڕێکلامیش بۆیان بۆیە بەڵام هەر برنجێک چەڵتوک بوو کڕەکرا بوو باشە برنجی ئەسلی بوو ورد نەکرابوو ئەوە دروستە بیدێ لە سەرفی زۆر باش ئاڵم هەر لە کۆتایە پارەکە هەموو شتێ باشترە لانێ و بەدڵنیاییەوە ئەو کەسەی کە تۆ سەپارەکەی پێدەی پێداویستیەکی خۆی پێدابینەکە بەڵام برنجەکەی پێدەی جاری وا هەیە بە نیوە قیمەت و ڕووبە قیمەتیش بۆیە نافرۆشێتەوە ئەین بە ناچاری فرۆشێ زەرەری تیاکە یعنی ئیسیفادەی نییە بۆیە ئەم سەرفیترەیە کە ئەدرێ بە خەڵکی فەقیر و هەژار حکمەتەکە لە چیایە لەوەیە کە فەقیری کابرا پێداویستیەکی خۆی دابین بکە بەڵام ئەگەر برنج بێ کابرا خۆ گۆشتی پێویستە برنج شیرێ بکە وای بەتێکیت مامۆستا دوا پرسیارم حەزەکەم باسێکی نیەتم بۆ بکەی ئێمە ئەتوانین نیەتێنان پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکە فەرموێت هەر کەسێک طبعا نیەتی ڕۆژووی فەرز جیایە ڕۆژووی سونەت جیایە من باسی مانگی ڕۆژووی فەرز مانگی ڕەمەزان لە بانگی مەغریبەوە تا بانگی بەیانی واجبە نیەت بێنی هەر کەسێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی هەر کەسێ لە شەوانیەتی نەهێنا ڕۆژوەکەی قبوڵ نییە یەکێک لە زانایان موجتەهیدەکان ئیجتیهادی کردووە فەرموویەتی دروستە لە ئەوەڵ ڕۆژی مانگی ڕەمەزانە نیەت بهێنی بڵێ نیەتمە ئەم مانگی ڕەمەزانە تەواوی ڕەمەزانەکە بە ڕۆژوو ئەبم ئەگەر هاتوو ڕۆژێک نیەتەکەی لە بیر چوو ئەو نیەتەکەوێتە برێ و ڕۆژ باشە بەڵام ناتوانانی یەکەم ڕۆژ نیەت بێنی تویتر باقی ڕۆژەکانتر نیەت نەهێنی ئەو نیەتەی کە یەکەم ڕۆژ ئەیهێنی احتیاتێکە بۆ ئەو ڕۆژانەی کە لە بیرت دەچێت تۆ نیەت دوایە ئەم ڕەمەزانە بە ڕۆژوو ئەبێت ئەگەر ئەو کەسە نیەتی مانگی ڕەمەزانی لێهێناکەتە بە تەواوی ڕەمەزان بە ڕۆژوو ئەبێ ئەگەر هاتوون لا ئیرادی بوو ویستی خۆی نەبوو لە بیری چوو نیەت بهێنێ ئەو نیەتی کە یەکەم ڕۆژێ ناوێتی ئەکەوێتە بری ئەو ڕۆژەی کە نیەتی نەهێناوە باشەواتە نیەتێنان مەرجێکی سەرەکیە مەرجێکی سەرەتاییە یەکێکە لە ڕوکنەکانی ڕۆژوو یەکێکە لە ڕوکنەکانی نوێژ یەکێکە لە ڕوکنەکانی هەموو عملێک پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموێ إنما الأعمال بالنيات هەرچی عمل هەیە خوا بە گوێرە نیەت قبوڵیەکە هەر عملێ نیەتی لێ نەهێنی خوا قبوڵی ناکە زۆر ڕاستە دەسەکانە خۆشەوە مۆستا مختار زۆر سپاس بۆ زانیاریەکانت ئەمڕۆ گەورەت کردین سپاس بۆ ئامادەبوونت گەر شتێکت ما فەرموو هەسکەی داوای دوعای خێرمانەیە لە موسڵمانان کە بە ڕۆژوو انشاءالله دوعای خێرمان بۆ بکەن خوای تەعالا عاقبەتی دین و دنیامان بکەن انشاءالله عاقبەت خێر ئامین ئینشاءالله دووبارە سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس بۆ مەلا مختار زەردۆیی کە بەڕێزیان پێشنێژ و وتارخوێنی مزگەوتی شێخ فەرید بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوون سپاس بۆ زانیاریەکانیت تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ بێت